ساولا چین زۆر دەخۆن ئەو دەبدەبانە ئەوە نزیکەی 140 نەوع لەو دەبدەبەی هەیە لەو نەوعە ماسیە ئەو ماسیە بەخوای پێم حازر ناکرێت بخۆم لەوانەیە لافیتەکەم لە دەرکەی دوکانێدە ئەو باڵۆنەش تەسویر بکەی ئەگەر باڵۆنەکە ئەوەشان هەر شاراویە ئەو باڵۆنەیە باڵۆنەش بە هەمان شێوە ئەوە شاراویە بەس ئەوەش ساولا چین زۆر دەخۆن ئەو دەبدەبانە ئەوە نزیکەی 140 نەوع لەو دەبدەبەی هەیە لەو نەوعە ماسیە 140 زۆر لەو جۆرە ماسیەی هەیە ئەوە شەڕێکە لەو ماسی ژاراویانەی کە باڵۆنی پێدەرێن بەس ئەوەش دەخورێتن بەس شێفی خۆی دەوێتن هەموو کەس ناتوانێت ئەو ماسی حازر کە ئێستا من یەک لەبارە خۆم ئەو ماسیە بەخوای پێم حازر ناکرێت بخۆم لەوانەیە لافیتەکەم لە دەرکەی دوکانێدە هەردووچی ئەو لایەن پیشەکەشانە ژاراوینە ئەگەر بتوێ بیخۆی دەبی ئەزموونت لەسەر هەبی بزانی کوچا دەکرێتن و ئەسڵەن لە عێراق هەر نەمدیتە ئێستا کەس بیخواتن بەس لە چین و یابان و ئەسە لەو زیانە